بەڵێ بەڕێزان دکتۆر مەحموود عوسمان کەسایەتی سیاسی میوانم دەبێت بۆ قسەکردن لەسەر کۆچی دوایی نەوشیرۆان مستەفا و لەسەر داهاتووی ئەو ناکۆکیە سیاسیانەی لە هەرێمی کوردستاندا. دکتۆر مەحموود سڵاوت دەبێ من دەمە بزانم لەسەر کۆچی نەوشیروان مستەفا بۆ پێی کە ئەزمموی هاوڕێتیتان هەبووە لە پێشووتردا شتێکی جیاوازت هەیە کە بێڵێیت جیاواز دەوەی تاوەکو ئێستا وتراوە؟ پێشەکی سڵاو لە ئێوە و لە هەموو بینەران و بیسەران بێگومان من لە پەنجاکانەوە خوا لێ خۆشبوون و شوان مستەفا ناسم لە وەختی سانەوی یعنی لە کۆنەوە زۆر لە کۆنەوە و هەمیشە یەکتریمان دیوە لە شاخ لە شار لە شوێنی تر بێگومان جاری واشە بووە بیر و ڕاجایە هەریەکە بە شێوەیە تەماشایش دەکات جیاوازین لە یەکتر بەڵام دیسان ناسیاویمان لەگەڵ یەکتر هەبوو پەیوەندیشمان هەبووە لەگەڵ یەکتر بیر و ڕاشمان ئاڵوگۆڕ کردووە لەسەر زۆر لە کێشەکان بێگومان من قەناعەتم وایە زۆر شت ئەم دوو سێ ڕۆژە وتراوە و ئەوەندە وتراوە کە ناتوانانی زۆر شتی زیاتری ئضافە بکەی بەڵام ئەوی کە گرنگە لای من ئەو توانیوێتی لە ماوەی ژیانی خۆیان هەوڵی داوە بۆ کێشەی کورد وەکو ئەوانی کە هەوڵیان داوە بەڵام تەبعاً بە پێی بیر و بۆچوونی خۆی بە پێی تێڕوانین و بە پێی بیر و بۆچوون و بە پێی ئەوەی کە بڕوای پێی بووە بێگومان جاری وا هەبوو ئەوە لەگەڵ هی من یایەکی تر یەگەگرێتەوە جاریوا بە یەکناگرێتەوە بە شێوەی ترە بێ بەڵام تەبیعی بەو شێوەیە هەوڵی داوە و توانیوێتی جێخۆی بکاتەوە لە وزودنەوەی ڕزگاری خوازی کووردا چ وەکو سیاسیەک چ وەکو مێژوو نووسێ چ وەکو مێژوو ناسێک و چونکە لە ڕووی بیر و باوەڕ و فکریشەوە هەمیشە نووسینی هەیە کتێبی هەیە شتی هەیە کە توانیوێتی نیشان خۆی وەزعی خۆی و بیرڕای خۆی نیشان بدا و طبعا لە شاخیش ڕۆڵی هەبووە لە ناو شاری شەوڵی داوە لە کاری نەهێنی بووە لە کاری ئاشکرا بووە جاری وا هەبووە ئێمە بەیەکەوە بووین لە تەقریبی ساڵێک لە مەجلیسی حوکم ئەو نائیبی مام جەلال بوو لە مەجلیسی حوکم شخصی دووەم بوو هەمیشە لە کۆبوونەوەکان ئامادا بوو لەوێشە ئەو ساڵە یەکتریمان دیوە لەسەر کاروباری عێراقی و کاروباری کوردی و ئەو شتانەی کە پێویست بووە و بیر و ڕاشمان لەسەر کێشەکانی کورد و چۆن خەبات بکەین بۆ کورد جیاواز نەبووە نزیک بۆ لە یەک چ ئێمە چ لەگەڵ یەکێتی چ لەگەڵ پارتی چ لەگەڵ برایانی ئیسلامی چ لەگەڵ هەندێک لە سەربەخۆکان کە لەگەڵمان بوون لەو کاتە و تازە سەدام ڕووخابوو و عێراق بینا ئەکرایەوە یعنی لەو قۆناغانە هەموو یەکتریمان دیوە و ئاگاداری ڕێی یەکتر بووین لەو ماوەیەدا بێگومان کۆچی دوایی جێی داخاوە لە کاتێکی خراپ هاتووە ڕێی من لە کاتێکی زۆر ناسکە و بۆشاییەکی خوڵقانوە وەکو هەموو سەرکردەیە کە ماوەیەکی زۆر ڕۆڵی هەبوو بێ وەکو ئەڵێن ڕێش کاری وەزعێکی مێژووی هەبووە بۆشایەکی خوڵقانە و مێدەوارم برادرانی بزوتنەوەی گۆڕام توان پڕیکەنەوە بە شێوەیە کە گرتوو بن و خەبات بکەن لەسەر ئەو ڕێبازی خۆیان هەیەە و ئومێدەواریشم کەوا بتوانن ئەمەی کە ڕوویدا ئەم کۆچی دوایە ئەم ماڵاوەیە ببێتە فاکتۆرێک ببێتە هۆکارێ بۆ ئەوەی حیزبەکان لە یەک نزیک ببنەوە نەک تەنها لە تەعزیە ئەوانە یەکتری ببینن و یا بە پەلەپەل لە تەعزیە کۆبنەوە و یەکتری ماچکەن و دەرد و خەم دەرببڕن بەڵکو لە بۆ کاری میلەتەکەش ئاوا کۆببنەوە دابنیشن گفتوگۆ بکەن
تا بتوانن ڕێگەیە بدۆزنەوە بۆ ئەوەی هاوبەش چۆن خەبا دەکەن بۆ کورد بەرژەوەندی کورد چییە چۆن پەیڕەویەکەن بە چ شێوەیەک ئەڕۆن و بتوانن لەسەر ئەو ڕێبازانە بڕۆن کە ئەوانەی نەماون یاخود لە کۆچی دوایان کردووە بەردەوام بن لەسەر ئەو ڕێبازە و هەوڵ بن لایەنە پۆزیتیڤەکان بگرن لە شتی نەگەتیڤ و نەرینی دوورکەونەوە چی بۆ کورد باشە ئەوە بکەن چونکە میلەتەکە پێویستی بە هاوکاری هەمولایەک. باشە دکتۆر مەبەستمە بزانم یعنی زۆر جار دەوترێت کە هەندێک بابەت ڕەنگە ببێ بە هۆکارێک بۆ ئەوەی کە ئەو ناکۆچانەی هەن ئەو دۆخە خراپانەی کە دروست دەبن چاک ببێتەوانێ پێتان وایە کە کۆچی دوای نەوشیروان مستەفا هۆکارێک بێ بۆ چاکبوونەوەی ئەو ناکۆچانی لە ماوەی ڕابردوودا هەبوون چونکە ئەمڕۆ لە پای سەردانی نێچیروان بارزانی بۆ سەر گۆڕی نەوشیروان مستەفا هەمان پەیامی هەبوو بەوەی کە ئەمە بکەن بە وەسیلەیەک و عمەری سەید عەلی ژۆکو سەرکردەیەکی بزوتنەوەی گۆڕان هەمان پەیامی هەبوو پێت وایە کە ئەمە ببێت بە واقع و ئەمە هۆکارێک بێ بۆ ئەوەی ئەو گرفتانەی کە هەبوون لە ماوەی ڕابردوودا خاو ببنەوە لانی کەم. ئەو قسانەی لەم دووسێ ڕۆژە گوێمان لێ بووە لە هەموو حیزبەکان لە هەموو لایەنەکان هەمووی شتی ڕێکوپێک بوون هەمووی داوای هاوکاری بووە هەمووی داوای یەکگرتن بووە هەموو داوای چارەسەری کێشەکان بووە بە دیالۆگ و ئیم ڕۆژەوەی کە گوێمان لێ بوو لە سەرۆکی حکوومەت یا بڵێن جێگری سەرۆکی پارتی و لە کاک عومەر سەید عەلی کە ئەویش ناسراوە لە بزوتنەوەی گۆڕان زۆر دیارە هەردووکیان دیسان تاکیدیان کردەوە کە هەوڵ بدرێ کێشەکان چارەسەر بکرێ بەگشتی و بە تایبەتی لە بینی پارتی و لە بینی گۆڕان بە دیالۆگ و ئەگەر چی بیر و بۆ ڕووی جیاواز هەیە تەبعاً هەریەکە ڕێز لەوی تر بگرێ بیر و باوەڕی ئەوی تر لەسەر ئەوەی بیر و باوەڕیان جیاوازە دوور نەکەونەوە لە یەک ڕێز لە یەکتر بگرن هەریەکە جۆ لەوی تر بگرێ لابد لە سلااو بیر و باوەڕانە زۆر خاڵی وا هەیە هاوبەشە زۆر خاڵی وا هەیە بۆ کووردە زۆر خاڵی وا هەیە خزمەتی کێشە عامەکەی کێشەی کوردەکە بۆ ئەوەی بتوانن چارەسەری کێشەکان بکەن و ئەو وەزعە چەقبەستووە کۆتایی پێبێنن و ئومێدەوارم ئەم بۆنەیە کە بۆنەیەکی ناخۆشە بێگومان ئەم بۆنەیە هۆکارێ بێ بۆ ئەوەی ئەو وەزعە چەقبەستووە کۆتایی پێبێ و لەوە زیاتر وەقت نەکوژین و بتوانین یەکڕیزیە ناو میلەتی خۆمانە بپارێزین چونکە ئەگەر یەکڕیزی نەپارێزین و ئێستا جێبەجێ نەکەین وەقت لە ساڵحی ئێمە نییە ممکنە گۆڕانکاری ببێ و گۆڕانکاریانە بە کەیفی ئێمە نەبێ لە باتی ئەوەی ئێمە تەئسیر بکەین و بتوانین لە گۆڕانکاریەکانە ڕۆڵمان هەبێ گۆڕانکاریەکان ڕامانە کێشن بۆ هەندی هەڵویست کە فەرزەکرێ لە سەرمان وەزارەی زۆری لەکەین ئومێدەوارم هەموو لایەک ئەو ڕاستیە لەبیر نەکەن و هەوڵ بند بکەونەوە کۆبوونەوە لەگەڵ یەکتر و بۆ خاڵەکانی هاوبەش بگەڕێن کە خزمەتی نەتەوەی کورد دەکات چونکە گرنگ نەتەوەی کورد و میلەتی کوردە یەکەم اینجا بەرژەوەندی حیزبی و شەخسی دێت جاری وایە لای ئێمە بەرژەوەندی حیزبی و شەخسی کەوتۆتە پێش بەرژەوەندی نەتەوەی و کوردی و ئەوە زۆر زەری لێداوین لە ڕابردوو و ئێستاش زەرمان لێدا. باشە دکتۆر مەحموود من مەبەستمە سەرنجت بزانم لەسەر ئەو پرسە و سەرخۆشیانی لە ماوەی ڕابردوودا لەلایەن بارزانی سەرۆکی حکوومەت هێزوو لایەنە سیاسەکان بۆ بزوتنەوەی گۆڕان چوون خوێندنەوە چی بووە بۆیان و زۆر بە دیاریکراوی مەبەستمە سەرنجت بزانم لەسەر پەیامەکەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە داوای یەکگرتنەوەی کرد لەگەڵ بزوتنەوەی گۆڕاندا و مەبەستمە سەرنجت بزانم خوێندنەوەت بزانم لەسەر سەردانەکەی ئەمڕۆی نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەت و هاوکات جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بۆ سەر گۆڕی نەوشیروان مستەفا. بەلای منەوە ئەو هەنگاوانە باشن یعنی بچن بزوتنەوەی گۆڕانە بینن و تاجە گوڵینە خەنە سەر گۆڕی خوالی خۆش بوو کاک نەوشیروان ئەمە هەنگاوێکی باشە و قسەکانی کە جۆشمان لێ بوو قسەی باش بوون بەرەو ڕێکەوتن و بەرەو هاوکاری و
بەلای کەمەوە گرنگەش وە ماوەیە کە بزنەوەی گۆڕان و پارتی لەگەڵ یەکدانێشتون و قسەشی ئاڵگۆڕ نەکردووە. هەروەها ئەو بەیانەی مەکتەبی سیاسی یەکێتیشم من پێ باش بووە کەوا بە باشی باس کراوە و هەمویان لە تەعزیەکانە مەوجود بوون. یعنی ئەم تەعزیە بەی خۆیان حساب کردووە. من لەو تەعزیانەی کە ئامادە بووم لە سلێمانی و لە هەولێر هەموو یەکێتیەکان لێ بوون، هەروەکو ئەوە برادرانی گۆڕان. لەبەرەوە ئەوەش زیاتر زۆر لە یەک نزیکی کردوونەتەوە. مەسەلەی یەکگرتنەوە طبعاً من لە ئەوڵەوە ڕئیم وا بووە کە لێک جیا نەبنەوە و بیرمێتەوە من لە ساڵەکانی 2008 و 2009 هەوڵم داوە کە لێک جیا نەبنەوە، بەڵام نەمانتوانی بە دەور بینین، سوودی نەبووە. من هەمیشە وتومە ئەمە حیزبێکە بووە بە دوو بەشەوە، بەشێ دەرچووە لەگەڵ بەشێ، ئەگەر بتوان بچنەوە ناویەک شتێکی باشە بە شەرتێ هەمویان ڕازی بنکەی. و ئێستا بەلای منەوە پەیوەندی بینیان دوو قۆناغە. ئەوەڵ جار ئەو ڕێکەوتنەی لە بینی یەکێتی و گۆڕان کە ساڵێ لەمە پێشکراوە و شخصی نەوشیوان مستەفاش ئیمزای کردووە. نازانم طبعاً ئەم جارەکە هاتەوە بەداخەوە 6 ڕۆژ مایەوە، نازانم جۆم لێ نەبووە قسەی بۆ هەر کەسێک هیچ کەسێک کردبێ کە بزانین ڕێی چی بووە پاش ئەم ساڵە لەسەر کێشەکە. مێدەوارم مەسا ئەوەڵ هەنگاو ئەوە جێبەجێ بکرێ، لە پاشە ئەگەر بتوانن لەوە زیاتریش بڕۆن بەرەو یەکگرتنەوە ئەوەش باشە، ینی زیاتر باشە، خلافاتی ناکۆکی ناویان نەمێنێ، بەڵام بە شێوەیە بێ هەردوو لە ڕازی بن لەسەر یەک، یعنی کەس نەچێت تابعی ئەوی تر بێ، بە یەکەوە هاوکار بن ڕێکەوتن یەکەم ڕێکەوتنەکە جابەری هەر سوودی هەیە. چەند حیزبەکان لێک نزیک بن، حتا ئەگەر جاری وایە چیش بگرنەوە بۆ میلەتەکە باشترە، بۆ کێشەکەمان باشترە و بەرژەوەندی کورد لەوایە کە هەموو زۆر نزیک بن لە یەکتر. بەڵێ دکتۆر مەحموود، دیارە مەسلەی کاراکردنەوەی پەرلەمان و مەسلەی بابەتی ڕیفراندۆم هێشتا دوو بابەتن کە یەکلا نەکراونەتەوە و مەسلەی ناکۆچی یان کارانەکردنەوەی پەرلەمان هەر پەیوەندی بەو ناکۆکی سیاسیەوە هەبوو کە لە ماوەی ڕابردوودا هەبوو. مەسلەی ڕیفراندۆمیش بابەتێکی گەرمە، هێشتا بابەتی مناقەشەی لایەنەکانە. دەبێت سەرنج لەسەر و بابەتە بزانم پەرلەمان کارا دەکرێتەوە و لە نێوان ئەو دوو بۆچوونەی کە پێی وایە ئێمە دەتوانین بەبێ پەرلەمان ڕیفراندۆم بکەین و بۆچوونێکیش پێی وایە کە ڕیفراندۆمێکی سەرکەوتوو نابێت ئەگەر بەبێ پەرلەمان ئێمە ڕیفراندۆم بکەین. دەمەوێت لەو نێوەندەدا سەرنجی تۆش بزانم دکتۆر. سەرنجی من ڕوونا چەندین جار لەم تەلەڤیزیۆنە و لە شوێنی تریشەوە دەرم بڕیوە و لەسەر فێسبووکی خۆم نووسیمەوە بڵاوم کردوێتەوە. من بەلای منەوە ڕفراندەم حەقی میلەتی کوردە سەربەخۆی حەقی خۆیەتی مافی چارە نووس وەختی خۆی ئێمە کە دەستوری عێراقیمان نووسی 2005 زۆر هەوڵماندا مافی چارە نووسی کورد بکەوێتە ناو دەستورەوە، بەڵام دیار بوو ناهێزە عێراقیەکان لە ئەمریکیەکان لە ئینگلیز و UN و هیچیان ڕازی نەبوون بەوە، نەمانتوانی ئەوە جێبەجێ بکەین. لەبەرەوە بەڕێی من مافی خۆمانە چۆن جێبەجێیەکەین ئەوە گرنگە. ئێستاش وابزانم ناکۆکی لە بینی حیزبەکان لەسەر ئەو مافەنیە، هەمویان ئەڵێن مافی خۆمانە، هەمویان ئەڵێ بەسەر بەخۆی هەبێ، هەمویان لەگەڵ ڕێفراندەمن، بەڵام چۆن بۆی بچن ناکۆچیەکان لەسەر ئەوەن، جیاوازی ڕێی لەسەر ئەوەیە، بە هەنگاوەکان چۆن بێ، میکانیزمەکەی چۆن بێ. مەسەلەن لەسەر مەسەلەی ڕێفراندەم و پەرلەمان، ڕێفراندەم بێگومان دوو لایەنی هەیە، لایەنی یاسایی هەیە، لایەنی سیاسی هەیە. لایەنی سیاسی احتیمال دەکات سەر ڕێکەوتنی حیزبەکان و یەکڕێزی، بەڵام لایەنە یاساییەکەش هەبێ باشترە، گرنگترە، سوود بەخشترە، کەس ڕەخنە لێ ناگرێ ئەوە کاتە. لەبەرەوە لەو بوارەدا چالاکردنی پەرلەمان، کاراکردنەوەی پەرلەمان و دەرکردنی یاسایەک لە پەرلەمان بۆ ڕیفراندەم زۆر قووە دەدا بۆ ڕیفراندەمە، زیاتر شەرعیەت تێداتێ، زیاتر ئەهەمیەت تێداتێ. لەبەرەوە بێ هەوڵ بدرێ پەرلەمان کارا بکرێتەوە و ئاسانیشە ئەتوانن کارای بکەنەوە. ئەگەر سەرۆکایەتیەک ڕازینی لێتوان بیگۆڕن، هەر بەو شێوەی سەرۆکایەتی کۆن هەڵبژێراوە یەکی تر هەڵبژێرن. ئەگەر توان هەر سێ سەرۆکایەتیەکە بگۆڕن چاکتر بابیان گۆڕن و ئەوە بەڕێی من زۆر باس کراوە. بەڵام ئەگەر تۆ نەتوانی یەکیان بگۆڕی بە ئەوی تر بگۆڕی، ینی مهم ڕێگەیە بدۆزنەوە. ئەگەر دابنیشن لەگەڵ یەک، من دڵنیام ڕێگە ئەدۆزنەوە بۆ ئەوەی شێوەیە بکەن. لەبەرەوە من پێم باشە
کاراکردنەوە ڕیفەراندەمیش خۆی پێویستی بە یەکڕیسی هەیە یەکەم ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراق بۆ ئەبێ لەگەڵی تەفاهمێ بکەین هەوڵدان ئێران و تورکیا دژی نەبن وەلو بیکردنیش لە دەرەوە بۆی ئەمریکا و وڵاتی تریش نەوە گەرنتیەکمان بدەنێ کە ئەوان دژی ئەو ڕیفەراندەمە نین و ئامادەن کە ئەوی میلەتی کوردەیەوێ و ئەوی ڕێی بۆ ئەدا احترامی بگرن و هاوکاری بکەن و پشتی بگرن ئەمە هەنگاوەکانە طبعا ئەگەر هەموو بەیەکەوە نەبین یەکڕیز نەبین ناتوانێت هیچ حیزبێ بە تەنها ئەم هەنگاوە نەبنێ لەبەرەوە پێویستمان بە یەکڕیزیە کاراکردنەوەی پەرلەمانە ڕیفەراندەم جێبەجێکردن اینجا بەگەڵ عێراق لەگەڵ دەوڵەتی تر لەگەڵ دەرەوە هەنگاو بە هەنگاو هەموو بەیەکەوە بەپێی بەرنامەیە بجوڵێنەوە بۆ جێبەجێکردنیان. زۆر باشە من مەبەستمە سەرنجت بزانم لەسەر ئەو بابەتەی باز دەکرێت ینی کە لە پای دیارە هەر لە ڕێککەوتنەکەی نێوان بزوتنەوەی گۆڕانیەکێتی نیشتیمانی کوردستاندا هەیە مەسلەی یەکگرتنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و ئاماژەم پێکردو بۆ خۆشت هەندێک سەرنجت دەسەروت لە پەیامەکەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانیشدا ئەوە بەڕوونی وترا بوو کە هەوڵ بدەن یەکگرتنەوەی گۆڕانیەکێتی خێراتر بکەن. ئەمە دەبێتە واقع ئەم دوو هێزە دەتوانن وەکو یەک هێزی سیاسی لە داهاتوودا کار بکەن ببنەوە بە یەک هێز یان گۆڕانی ئێستا و یەکێتی ئێستا بتوانن تێکەڵ ببنەوە پێکەوە کار بکەن. وەڵی تەجوبەی خۆم من کە 6 ساڵ زیاترم تاقیکردنەوەم هەیە لە بزوتنەوەی کوردیا و زۆر هەموو هەوراز و نشێوەکانیمان دیوە لێکدابڕان لە کووردا زۆر ئاسانە بەس چاکردنەوەی ئەو لێو دابرانەوە بوونەوە بە یەک ئاسان نییە مێژوەکەمان هەمووی وایە لەبەرەوە من ڕێیم وایە قەت پەلە نەکرێ لەو شتانە باشترە ئەوەی کە چێتە ینی بازەکرێ هەردوو لە زۆر بە تێری باسی بکەن و ئەگەر زۆربەی ئەندامانی هەردوو لە ڕێیان وابوو و بەیەکەوە توانیانەوە بکەن و قەنەعەتیان پێ هەبوو ئەوە بیکەن زۆر شتێکی چاکە بەڵام تەبعاً بە زۆر نەیکەن پەلەی لێ نەکەن شتێ نەکەن بە پەلەپەل کە لە پاشە سەر نەکەوێت لەبەرەوە بەڕێی من شتێکی باشە بە قەنەعەتی من ئەگەر بکرێ واتوانن وەکو یەکێس کار بکەن و بەیەکەوە کار بکەن بەڵام ئاسان نییە کەوا بە پەلەپەل ئەمە بکرێ پێویستە هەندامانی هەردوو لە بە هەر شێوەیەکە بە وردی لێ بکۆڵنەوە و ئەگەر هەردوو لە یا زۆربەی هەردوو لە پێیان باش بوو قەنەعەتیان کرد ڕازی بوون بەوەی کە بکرێ معلومە وەختە بێتە هەنگاوێکی دیموکراتی و ئەتوانن جێبەجێ بکەنەوە. زۆر باشە دکتۆر دیسانەوە هەر سەرنجت حەزەکەم بزانم لەسەرەوەی کە ئومێدت هەیە جگە لە هیوا خواستن جگە لەوەی کە لە ماوەی ڕابردوودا ڕەنگە بەشێکی زۆر لە سەرکردە سیاسیەکان ئێوەمانان هیواتان خواستە بێ و تەنانەت بەرچاوڕوونیشتان خست بێتە ڕوو بەوەی کە چۆن بتوانرێ ناکۆکێ سیاسیەکان هەتا بابەتی قەیرانی دارایی و چاکسازی لە حکوومەتدا هەموو ئەمانە چۆن بکرێن بەڵام مەبەستمە بزانم ڕاشکاوانە پێم بڵێ تو هیچ ئاسۆیەک دەبینی بەوەی کە ناکۆکی سیاسەکان نەمێنێ لە هەرێمی کوردستاندا ئەو گرژیانی هەن بەرەو کاڵبوونەوە بچن بابەتی قەیرانی دارایی بتوانرێت چارەسەر بکرێ چاکسازی لە حکوومەت و حکومڕانیدا بکرێ یعنی دیسان دەڵێمەوە جگە لە هیوا خواستن یعنی ئومێدێکتان هەیە کە ئەمە ڕوو بدا لە هەرێمی کوردستان؟ من قەنەعەتم هەیە طبعاً ئەگەر حیزبەکان دابنیشن بەیەکەوە باسی بکەن نەک یەک دانیشتن نانیشتن و نانێ بخۆن وەرێکە بچێت لەجێ خۆی پاش 3 مانگ دانیشتنەوە شتیوا دانیشتن نییە هیچ چیز نییە ئەوە بەڕێی من ئەگەر دابنیشن لە چەندیل جەلسەیەک لە دواییەکە خاڵ بە خاڵ ئەو شتانە باس بکەن و هەموویان بەرژەوەندی تەسکی حیزبی بخەنە دوای بەرژەوەندی کورد و هەموویان ئێرادەیان هەبێ بۆ حەل ئێرادەیان هەبێ سوور بن لەسەر حەل و نەرم بن لەگەڵ یەکتر بەڵێ ئەتوان هەنگاو بنێن بۆ ئەو خاڵانە ئەو کێشانەیە کە یەکە چارەسەر بکەن بەڵام چونکە دانیشتن نییە چونکە ئێرادە نییە چونکە هەر حیزبە ڕێی خۆی پێڕاستە و ئەوی تری پێ هەڵەیە
و دانانیشن لەگەڵ یەک معلومە چۆن نەتوانی لەبەرەوە وەزعێکی وایان دروست کردو ئێستا لەو وڵاتە وەزعێکی باش نییە بەلای کەمەوە ئەگەر زۆر بە چاکی باسی بکەین ئەڵێن وەزعێکی لێڵە یعنی زۆر ڕوون نییە شتەکە چۆنە و چۆن نییە بەڵام بە قەناعەتی من ئەتوانن ئەگەر ڕەفتاریان پێچەوانە بکەن بەرەو یەکگرتن بڕۆن دانیشتن لەگەڵ یەکتر بکەن و هەوڵ نەدەن یەکتری بشکێنن بەم شێوە بەو شێوەیە ئەتوانن بگەنە هەندێ ئەنجام و هەنگاو بە هەنگاو ئەتوانن بەرەو پێشەوە بچن هیچ نەبێ هەندێک لەو کێشانە چارەسەر بکەن. زۆر سپاس بۆ دکتۆر محمود عوسمان کەسایەتی سیاسی سوپاس دەکەم کە لەم بەشەی پانۆرامادا لەگەڵمان بوو.